ئەم کاتتان باش هەر لە کاتی ڕاگەاندنیەوە لە ساڵی 1994دا یەکگرتووی ئیسلامی کوردستان وەک ئەو پارتەی کە درێژە بە خەباتی ئیخوان موسلیمین لە کوردستاندا دەدات وەک پارتێکی گەورە و هێزێکی زەبەلاح لە ناو گۆڕەپانی سیاسی کوردستاندا هاتە ئاراوە. لە ماوەی ڕابردوودا ئایا ئەدای یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ئاسی پێویستدا بووە؟ یەکگرتووی ئیسلامی کوردستان توانیوێتی خەون و خەیاڵی ئەوانە بەدی بێنێت کە ساڵانێکی زۆری تەمەنیان لە خەباتکردن لە نەر ڕیزەکانی ئیخوان موسلیمین لە کوردستاندا سەرف کردووە؟ لەو ڕووداوانی لەم دواییەدا هاتنە ئاراوە و بە تایبەت خۆپیشاندانەکان ئایا ڕۆڵی یەکگرتووی ئیسلامی کوردستان وەک پێویست بوو؟ لە ئێستادا یەکگرتووی ئیسلامی کوردستان وەک هێزێکی گەورە و وەک هێزێکی گەورەی ناو ئۆپۆزیسیۆنیش لە بەردەم کۆنگرەی خۆیدایە. گرنگترین ئەو گۆڕانکاریانە چییە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە نیازە لەم کۆنگرەیەدا بیان کات؟ ئایا کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش وەک کۆنگرەی هەر حیزبێکی تری ئەلمانی لەم وڵاتەدا بە کۆمەڵێک بڕیار و ڕاستپاردەی پێشوەختەوە دێتە دەرەوە کە ڕەنگە پێشوەخت لەلایەن سەرکردایەتی ئەو حیزبەوە ئامادەکرابێت؟ ئایا شۆڕشی بەهاری عەرەبی لە وڵاتانی عەرەبیدا و برەو سندنی هەندێک لە پارتە ئیسلامیەکان لەو وڵاتە عەرەبیانەدا کاریگەری لەسەر بزوتنەوە ئیسلامیەکان لە کوردستاندا و بە تایبەتیش لەسەر یەکگرتووی ئیسلامی کوردستان چییە؟ ڕەنگە بردنەوەی پارتی نەهزە لە تونس بەشێک لە خۆشحاڵی لە ئیسلامیەکانی کوردستان دروست کرد بێت بۆ ئەوەی کە لەم دواییانەدا زوتنەوە ئیسلامیەکان لە کوردستاندا لە ڕووی نفوز و لە ڕووی پێگەوە بەرەو بەهێزی ڕۆشتون. ئەی ئەزمموی پارتی داد و گەشەپێدان لە تورکیا کاریگەری و ڕنگدانەوەی لەسەر سیاست و ڕەفتار و هەڵسوکەوتەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کوردستاندا چییە؟ بۆچی یەکگرتووی ئیسلامی کوردستان نەیتوانیەوە تەقلیدێکی ڕاست و ڕەوانی پارتی داد و گەشەپێدان لە تورکیادا بکاتەوە بە نفوزێکی زۆر و بەهێزێکی گەورەوە ببێتە هێزی یەکەم لە پەرلەمانی کوردستاندا و دەسەڵات بگرێتە دەست؟ بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە و وەڵامدانەوەی ئەو پرسیارانە و چەندین پرسیاری تری تایبەت بە یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئۆپۆزیسیۆن و زۆر لایەنی تر چاپێکەوتنی ئەم جارەمان میوانداری لە بەڕێز هادی عەلی بەرپرسی پێشووی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان کردووە. مامۆستا بەخێربێیت. سپاس. پێم خۆشە لە شۆڕشی بەهاری عەرەبیەوە دەست پێ بکەین کە ناوی لێنراوە بەهاری عەرەبی. کاریگەری سەرکەوتنی پارتی نەهزەی ئیسلامی لە وڵاتی تونس و ئەو مەترسیانی کە ئێستا باسەکرێن گوایە ئیخوان موسلیمینەکان ڕەنگە هەژمونیان بەسەر دەسەڵات لە میسڕدا پەیدا بکەن و هەروەها ئەو تەجروبەیەش کە چەند ساڵێکە لە تورکیادا حکم دەکات پارتێکی نیمچە ئیسلامی وەک پارتی داد و گەشەپێدان. کاریگەری هەموو ئەمانە لەسەر ڕەوتە ئیسلامیەکانی کوردستان و بە تایبەتیش یەکگرتووی ئیسلامی کوردستان چییە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم. بێگومان ئەو ڕوودا و گۆڕانکاری گەورانەی کە لە ماوەی چەند مانگی ڕابردووە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بە تایبەتی وڵاتە عەرەبیەکان ڕوویاندا و سەرکەوتنیشیان بەدەستهێنا لە تونس و لە میسر و دوایی لە لیبیا و ئێستاوە لە یەمەن و لە سووریا لە توانی بڵێ لە قۆناغێکی زۆر گەشە سندوایە و بێگومان لە وڵاتانی تری عەرەبیش هەر لە ئەردەنەوە بگرێت تا گاتە مەغریبی عەرەبی ینی بە شێوەی جیاجیا حیراکێک هەیە جموجوڵێک هەیە ئەوانە هەر هەمووی ینی کۆمەڵە ڕووداوێکن کە بەڕاستی ینی گۆڕانکاری گەورن خۆیان بۆ خۆیان گۆڕانکاری زۆر گەورن و بێگومان گۆڕانکاری گەورەتریش یان بەدواوەیە چ لەسەر ئاستی ئەو وڵاتانە و ناوچەکە بەگشتی و بێگومان لەسەر ئاستی هەموو توانی بڵێ نێودەوڵەت و جیهانیش گۆڕانکاری بەدوای خۆیانە دێن نەکایەوە و بێگومان ینی ئەتوانی بڵێ ڕاستە ئەو شۆڕشانە یا ئەو حێراکە جەماوەری ئەتوانی بڵێ هەموو جەماوەری پێگاتەکانی هەموو پێگاتەکان و هەموو ڕەنگەکانی ئەو وڵاتانە هەمووی بەشدارن تایە بە پلەی یەکەم ینی نەوەی نێو لاوانن بەڵام ئەوەش کە نکولی لەوەش ناکرێت کە ڕەوتە ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی تەیاری ئیخوانی لە وڵاتان عەرەبیانە کە تەیاری ڕئیسی حاڵەتە ئیسلامیەکەیە ئەوان ڕۆڵی بەرچاوتریان هەیە لەناو ئەو مەسەلەیە و ئەوان ئەتوانی بڵێ ئەو دەورە ئەبین و ئەو ڕووداوانش کە ئەو گۆڕانکاریانە کە لەو ناوچانە ڕوەدەن بێگومان بمانوێ نەمانوێ کاریگەری ڕاستەخۆ نەڕۆستە خۆشیان لەسەر عێراق هەیە و لەسەر هەرێمی کوردستانی ژێ و لەسەر وڵاتانی تری ئەبێت. بەڵێ مامۆستا ئەگەر چاو لە وڵاتێکی وەکو تونس یان وەکو میسر بکەین وەک جەناب دەڵێ
بزوتنەوە ئیسلامیەکان و بە تایبەتیش ڕۆتی ئیخوان موسلیمین لە وڵاتانە کاریگەری زۆریان هەیە لە خۆپشاندان و لە شۆڕشانی لە وڵاتانە ڕۆدەن. بەڵام ئێمە ئەو کاریگەریە بەرچاوی گرتووی ئیسلامی کوردستانمان نەبینی لەو خۆپشاندانانی کە لەو ماوەی ڕابردووە لە هەرێمی کوردستان ڕوویدا. بەڵێ یاتوانی بڵین هەر ناوچەیەک هەر وڵاتێک تایبەتمەندێتی خۆی هەیە. ئەوەی کە لە تونس ڕوویداوە تونس ئێستا بۆ نمونە تونس کە توانیان لە کۆی 270 کورسی پەرلەمان ئەوان 91 وە بزانن کورسیان هێناوە. ئەوە دیارە ینی بەسراوە بە تایبەتمەندیەکانی ناو ینی کۆمەڵگەی تونسی و لە ڕووی هۆشیاری خەڵکی تونس لە ڕووی ڕۆشنبیری لە ڕووی سیاسی لە ڕووی ئیسلامیەوە و بەشێکی زۆریشی ئەتوانی بڵێ بەسراوە بە خیتابی سیاسی و ینی شێوەی کارکردنی پارتی ناهزەوە ماوەی ئەوە چەند ساڵە بە درێژایی تەمەنی حکومڕانێتی زەین العابدین بن عەلی ئەوان ینی دەتوانین بڵێ دژایەتی ئەو ڕژێمەیان کردەوە قوربانیان داوە لە زیندانە بوون لیان نەفی کراوە. ئەوانە ئەوە لە لایەکی تریش ینی ناهزە وەکو بزوتنەوەی ناهزە ئەتوانی بڵێ بۆتە لافتەیەک هەموو ئیسلامیەکان بە هەموو مەشرە بە هەموو ینی بیر و بۆچوونە جیاوازەکانیان لە ناو تونسە ئەوانەی هەموو گرتوۆتە خۆی یان توانی بڵێ تاکە لە هەڵبژارنەکانی ئەم دوایە کە ئەنجام درا بۆ یەکەم جار لە دوای ڕوخانی بن عەلی تاکە لافتەی ئیسلامی تاکە لیستی ئیسلامی یەک لیست هەبوو ئەو لیستە بوو کە بزوتنەوەی ناهزە ڕێبەرایەتیەکە خۆ معنایەوە نیە تەنها یەک ڕنگ بیرکردنەوە ئیسلامی لەو ساحەیە بەڵکو بیرکردنەوەی جیاجیا هەیە. بەڵام ناهزە توانیوێتی ینی وەکو خۆیان یەکێک لە قیادەکانی لەم ڕۆژانە من گوێم لێ بوو باسی کرد کە بزوتنەوەی ناهزە ڕەوتێکی ئیسلامی فرە هینە فرە ڕەوتە فرە تەیارە ینی متعددی تەیاراتە. لەبەرەوە ینی بێگومانەبی ئەوەش بزانین کە تونس لە چاوڵ لە ناو وڵاتە عەرەبیەکانە فەرقی هەیە وڵاتێکی تاڕادەیەک موسەساتیە و ئاستی وا بڵێن وشیاری سیاسی و ڕۆشنبیری خەڵکی تونس وازام لە زۆرە لە وڵاتانی عەرەبی لە پێشترە و ساڵانێکی زۆرە ئەو وڵاتێکی موسەساتیە. ئەو هەڵبژارنەش کەکرا هەڵبژارنێکی ئەتوانی بڵێ تا ڕادەیەکی زۆر بەشایەتی هەموو لایەکە هەڵبژارنێکی خاوێن بوو. ئەوانە هەمووی کاریگەری بوو لەسەرەوەی کە ئیسلامیەکان لەوێ زوتنەوەی ناز ئەو دەورە ببینێ ئەو مواسەفاتە ینی ئەو خەس ئەو تایبەتمەندیانی کە دەتونەسێ بێگومان لە بۆ کوردستان هەڵ نەکەوتوە. بۆ نمونە هەرێسەر لە کوردستانە یەک لافتە ئیسلامی نیە سێ لافتە ئیسلامی هەیە. مەسەلەن کوردستان وڵاتێکی موسەساتی نییە بەڕاستی بەو شێوەیە کە ڕاستە ئێمەوە تقریبن بۆ 18 ساڵە بێ کە ئەزمونێکی دیموکراسی لە هەرێمی کوردستانە بە شێوەی جیاجیا ئەگوزارێ. بەڵام من هەمیشە وتومە لە زۆر بۆنەی تریشا کە لە هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە دیموکراتیەتی ڕاستەقینە نییە ناوڕۆک و جەوهری دیموکراتی نییە بەڵکو توانی بڵێ ڕواڵەتەکانی دیموکراسیە. ئەنی پارتی جیاج حیزبی جیاجیا ڕاگەیانی جیاجیا هەیە و هەڵبژارنیش ئەکرێ ناو بەناو. بەڵام ینی ناوەڕۆکی و پرەنسیپەکانی دیموکراسی بەو شێوەی کە لە وڵاتان هەیە کە لە وڵاتە دیموکراتی پێشکەوتەکان هێشتا لە هەرێمی کوردستانە نییە. ئەو ژەوەی وڵاتی موسەسا سەوەری یاسا شەفافیەت یا بۆ نمونە فەصل لە بینی سوڵتاتە سربەخۆیی و بێلایەنی دەستگای دەسەڵاتی دادوەری ئەوانە هەمووی ئەو تایبەتمەندیانە لە هەرێمی کوردستان هێشتا توانین لە ئاستێکی زۆر نزمایە. ئەوەش ینی لە هۆکارێکە لە هۆکارانە کە نەهە تەنها یەکگرتووی ئیسلامی کوردستان بەتەنیا بەڵکو ئەگەر هەموو لایەن ئیسلامیەکانیش پێکەوە کۆکەیتەوە ڕەنگە نەتوانێت بە قەدەر بزوتنەوەی ناهزە لە هینا بێتە حیزبی زۆرینە لە هەرێمی کوردستانە. مامۆستا تۆ دەرگاو لەسەر باسێکی تر کردەوە یان یەکەر ئێمە بەس لە ئەدای حیزبی ناهزە بکەین لە تونس بۆ نمونە بە ئەم تەجروبەیە بگوێزینەوە بۆ کوردستان. تۆ پێت وایە یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆشی وەکو ئەدا لەو ئاستایەکە بتوانێت بە هێزێکی زۆر کارا و زۆری نەبێنێت؟ بێگومان جگەل لە هۆکارە بابەتەکان هۆکاری زاتیش هەیە ئەو کە باسمان کرد زیاتر هۆکارە بابەتەکان بوو. بەڵام بەشێکیشیان لە هۆکارانی کە باسمان کرد بەنسبەت جەناب دێسە زیاتر تیشی قسە سەر بزوتنەوەی ناهزە و کە ینی ساتوانانی بڵ یەکەم هەڵبژارن کە لە دوای شۆڕشەکان کراوە هەڵبژارنی تونسە لەبەر ئاساییت ئیشی لەسەر بکرێ. وەکو وتم ینی ئەو تاکە هینە تاکە لافتەی ئیسلامیە تاکە لیستی ئیسلامی بووە لە ناو کە هەڵبەشداری ئەو هەڵبژارنانیان کردووە و
ینی بزوتنەوەیە کە خیتابی سیاسیان و خیتابی ئیسلامیان بە شێوەیەکە کە توانێتی خەڵکێکی زۆر خۆی لەناوەوە بینێتەوە توانی بووەتەوەیەوە کە ئەو دەنگە بێنێ لە هەرێمی کوردستانە وەکو زروفە بابەتیەکە ینی هۆکارە بابەتیەکان وەکو تونس نییە واسمان کرد بێگومان هۆکارە زاتیەکانیش ئەوەی کە پەیوەندی بە خودی ڕوتە ئیسلامیەکەویسە کە بینە سەرباسی یەکگرتووی ئیسلامی کوردستان هێشتا وەکو بڵێ لەو ئاستان نییە کە بتوانێ ینی بۆ شێوەیە دەنگی زۆری کودەدەوری خۆی کۆکاتەوە دوای چەندی ساڵ پراکتیکردنی کاری سیاسی لەناو واقعی ئێسای هەرێمی کوردستانە ینی بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان نەیتوانیوە ئەدای بەو جۆرەیە بێت کە بتوانێت زۆرینە ئێمە ناڵێن زۆرینەی ڕەها بێنێت و حکومت پێک بێنێ بەڵام ڕێژێکی باش بەدەست بێنێ ینی بزوتنەوەی وەکو بزوتنەوەی گۆڕان لە چاو یەکگرتووی ئیسلامی کوردستانە تەمەنی هەر نییە بەڵام لە یەکەمین هەڵبژاردنا بەشداریە کات و ڕێژێکی زۆر باش لە دەنگە هێنە و کورسی لە پەرلەمانە هێنە ڕاستە بزوتنەوەی گۆڕان وەکو ڕاگەیاندنی وەکو بزوتنەوەی گۆڕان ینی ماوەیەکی کەمە بەڵام وەکو پێشینەی با بڵین کەسایەتیەکانی دامزێرنەکانی یا با بڵین ئەوانەی کە پێشەوای ئەو بەڕێزانی کە پێشەوایەتی ئەو بزوتنەوەیەکەن ئەوە معلومە کە ینی تەمەنێکی دوور درێژەوە بەشێکی گەورن لە بەشێکی گەورە بوون لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانە هەمووی بێگومان کاریگەری هەیە و لەگەڵەوە شانی ئەو خیتابە سیاسی کە ئەوان هێنایەنەکایەوە و بێگومانوەکو هەموو کەس جەڵێ فعلەن بۆشاییەک هەبوو چونکە هەرێمی کوردستان پێویستی بە هین هەبوو پێویستی بە ئۆپۆزیسیۆنێکی با بڵین کارا هەبوو پێویستی بە ینی ڕۆشن خیتابێکی ڕۆشنی هەبێ ئەوە وەک پێویست نەبوو ڕاستە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە شێوە لە شێوەکان ئەو دەورەی ئەبینی بەڵام دیار بوو لە ئاستی ئەو پێویستان نەبوو یا لە ئاستی ئەو ینی چاوەڕوانی جەماوەران نەبوو کە بزوتنەوەی گۆڕان هات بە خیتابە گەرمەوە ئەوە توانی ئەو بۆشایە پڕکاتەوە ئەوە کاریگەری هەبوو لەسەر مامۆستا ئێستا یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بەردەم چوونە کۆنگرایە پێ دوایە ئەم کۆنگرەیە بتوانێت شتێک لە سیاست و لە ئەدای یەکگرتووی ئیسلامی کوردستان لەسەر گۆڕەپانی سیاسی بگۆڕێت وڵا خۆی هەموو کۆنگرەیەک ینی هەق وایە هەموو کۆنگرە کە حیزبەکان ئەی بەسن هەق وایە من بڕای من یا کۆنگرە نەبەسرێ یا کە کۆنگرە بەستا فعلەن ئەوەنە گۆڕانکاری بێتە کایەوە ئەنجام بدرێت کە لە ئاستی ئەو قۆناغا بێت کە ئەو حیزبەیتایەوە ئاستی ئەو چاوەڕوانیان بێت کە چاوەڕی لێ ئەکرێ ئەوە بەنسبەت هەموو حیزبەکەەوە بەنسبەت یەکگرتووی ئیسلامی کوردستانیش و ئێستا کە ئەم کۆنگرە چەند مانگێکی ترمان لە پێشە جگە لەوەی کە 4 ساڵ تێپەڕەکا بەسەر ینی ماوەی نێوان کۆنگری پێش ئەم کۆنگرە کە دێت وەجگە لەوەی کە خۆی ئەوە بۆ خۆی کۆمەڵە گۆڕانکاری ئەوێ ئەو هەموو گۆڕانکاریە گەورەش کە لە ینی لەسەر ئاسی ناوچەکە هەر هەمووی هاتوۆتە کایەوە و چاوەڕوانێکی زۆریش ئەکرێت لە یەکگرتووە چیز لە ناو ڕیزەکانی یەکگرتووە چ لە ساحەی سیاسی و ڕۆشنبیری و جەماوەریەکەی هەرێمی کوردستانە ئەوە هەمووی ئەوە ئەخوازیە کە سەرکردایەتی یەکگرتووە کادرە پێشکەوتەکانی یەکگرتووە و هەروەها ینی ئەندامانی کۆنگرەی داهاتووی ئەم حیزبە خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی ینی گۆڕانکاری ئەوە نەبێن نەکایەوە کە باڕاستی لە ئاست ئەو هەموو گۆڕانکاریە گەورانە بێ کە هاتوۆتە کایەوە و بۆ ئەوی خۆی بتوانێت خۆی ئامادە بکە بۆ قۆناغێکی لە قۆناغی داهاتوە بتوانێت ڕۆڵێکی کارا و بەرچاو ببینێ ئەوە بنازانم ئەوە حەقی خۆیەتی کە پێویستەکە بۆەوە ئیش لەسەر ئەوە بکرێت بەڵێ مامۆستا ئێمە ئەوەی لە کۆنگری حیزبە کوردستانەکانە ئەیبینین زۆربەی حیزبە کوردستانەکان ینی لە پێش کۆنگرەوە ڕەنگە بەشێکی زۆری کەوادری ئەو حیزبە یان خەڵک چاوەڕوانی ئەنجامەکان بنووە فعلەن ئەنجامەکانش بۆ شێوەیە بێ کە ئەوان چاوەڕێی لێکەن سکرتێری یا سەرۆکی حیزب یا ئەمیندار لە شوێنی خۆی ئەمێنێتەوە بەشێکی زۆری ئەوانەی ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بە هەمان شێوە دەرەچنەوە یعنی ئەم کۆنگری یەکگرتوو ئومێدی ئەوەی تێدایە کە گۆڕانکاری لە سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بکە وڵا خۆی ئێستا لە ناو ڕیزەکانی یەکگرتووە لە ئاست هەموو ئاستەکانە بەتایبەتی لە ئاستی سەرکردایەتی لە ئاستی کادرە پێشکەوتەکان لە ئاستی بەتایبەتی توێژی لاوان لە ناو ڕیزەکانی یەکگرتووە ئێستا ینی مشتومڕ و ینی گفتوگۆ و حیوارێک و توانی بڵی تا ڕادە حیراکێکی ینی فکری ڕۆشنبیری گفتوگۆی گەرم هەیە ئەوە خۆی بۆ خۆی هەندێک کەس ڕەنگە بە شێوەیەکی سەلبی جاریوە تەفسیری بۆ بکەن وا بزانە کە ڕاو ڕای جیاوە تامان بوونی ڕای و ڕای جیاواز لە ناو حیزبەکە شتێکی ئاسە بەڵکو زەروریشە من وازانم ئەو حێراکە کە ئێستا لە ناو یەکگرتووە هەیە ئەوە ئیجابیە و نیشانی زیندوێتی یەکگرتووە بە شەرتێ سەرکردایەتی یەکگرتوو بتوانێت بە ئیجابی مامەڵی لەگەڵا بکە و فعلەن ینی ئامادەیی ئەو تەواوی تیابێ بۆ ئەوەی کە
هین بکوڵی بەرنمەیەکی وەها ئامادە بکرێ بۆ کۆنگرە کە لە کۆنگرا تەبەن هەموو شتێکە بێ لە کۆنگرایەک لا بکرێتەوە بتوانرێ ینی وەڕانکاری باش بکرێ بە شێوەیەکی وەها کە یعنی لە ئاست وەکووتم لە پێشە لە ئاستی ئەو هەموو گۆڕانکاریانە بلۆ ئاست چاوەڕوانی ساحەکە بلۆ ئاست خواستی قۆناغەکەی داهاتوە بێ ئەوە من وازدام ئەوە ضروریەوە مێدی شەکرێکە ئیش بکرێت لەو بارەیەوە و لەو بارەیەوە ئێستا لیژنەکان ئیشی خۆیانەکەن و پرۆژەی جیاجیاش لەلایەن زۆرێ لە کادرەکانی یەگرتووە ئەفکار و پێشنیار پرۆژە پێشنیار پێشەش کراوە و من بەش بە حاڵی خۆشم منی ژانی پرۆژەیەکەم پێشکەشی سەرکردایەتی کردووە تا ڕادەیەک ڕەنگە بتووەم بڵێم ینی ئەگەر ئەوانەی کە داوا ئەکرێ ئەوانەی کە منیش داوام کردو ئەگەر بەشێکی باش لەو گۆڕانکاریانە بێتە کایەوە بازانم ئەم کۆنگرەیە بێتە کۆنگرەیەکی نەوەعی بەنسبەت ئیسلامی زۆر باشە پێشەوەی بێمە سەرەوە پرۆژەی خۆت تا چۆن تۆ ئومێدە بەوەیە کە سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە ئیجابیانە مامەڵە لەگەڵ ئەو ڕۆتا بکە کە خۆ باسێکی ئەو توێژەی گەنجان کە بیر و بۆچوونی جیاوازیان هەیە لە ناو یەکگرتووی ئیسلامیە وەڵام من وازانم سەرکردایەتی یەکگرتوو پێویستە بە ئیجابی مامەڵە لەگەڵ ئەو وەزعابکەوە پێویستە ینی تەفەهومی باشتری بەڵێ لە ئێستاە چۆن مامەڵی لە ئێستا هەیە بەڵام هێشتا بەڕای من هێشتا لە ئاستی پێویستانی ئێستا تا حتا ئەم با بڵین تا ئێستا ئەم چرکە ساتە کە ئێستا قسەی لەبارەکەین تا ڕادێک ئامادە ئەتوانی بڵێ تا ئێستا ئامادەی فکری و نەفسی لای ئەندامانی سەرکردایەتی بۆ گۆڕانکاری و بۆ ینی نوێ بخۆنیوەکردنەوە باشترە و زیاتر لە کۆگەرەکانی ڕابردوو بەڵام هێشتا تا ئەم لەحزەیە تا ئەم چرکە ساتە بە نسبەت ئەم هەلو مەرجە نوێنەوە کاتۆ هێشتا لە ئاسی پێشتانی وەکو بڵێ هێشتا وەک پێویست گەڵاڵە نەبووە ینی تەبەن چەند مانگیشمان لە پێش ماوە وەخت ماوە ومێ دەکەم لە ماوەی ئەم چەند مانگە ینی سەرکردایەتی یەکگرتوو کادری پێشکەوتەکانی یەکگرتوو بتوانن ینی بگەنە ئاستێکی با بڵین ینی مناسب ئاستێکی پێویست لەوەی کە پێویستە لەم قۆناغە ئەنجام بدرێت وێ دەکەم بەڵێ تۆ بۆ پێوەی ماوەیەکی زۆر بەرپرسی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بووی پێت وایە ئەو سەرکردایەتی ئێستا یەکگرتووی ئیسلامی کوردستان ئامادە بێت تەنازل لە دەسەڵاتی خۆی لە ناو یەکگرتووە بکات و ئەو حیزبە تەسلیم بەو گەنجانە بکات کە ئێستا ئەو ویر بۆ چونە جیاوازیان هەیە وەڵا خۆی ئامادەیەکە ڕەنگەن ینی ڕەنگە نسبەتێک هەبێ بەڵام بەڕای من هێشتا لە ئاسی پێویستانیە لە ئاسی پێویستانیە بەڵام ئەوە هینە ئەوە بڵین چی پێویست بەوەکە پێویست بەوەکە کە ئێمە ینی میکانیزم و ئالیاتی وا بێن نەکایەوە کە ینی خۆیمە کەسمان لێ زیاد نییە بەڕاستی ینی ئەو کادرانی کە تەمەنیان هەیە کە شارەزاوی خبریان هەیە دڵسۆزیان هەیە و توانین بڵێ متمانیان لە ناو ڕیزەکانی یەکگرتوو لە دەرەوە یەکگرتووش متمانی خۆیانیان هەیە خۆ نابێ ئێمە ڕاستە پێویستە مەجال بڕەخسین بۆی خوێنی تازە گەنج بێتە پێشەوە بەڵام لە هەمان کاتیشە ینی ئەبێ ئالیاتی وا بدۆزینەوە کە ئەو بەڕێزانە کە شارەزایی باشیان هەیە خزمەتیان هەیە دەوریان هەبووە ئەوانش بە شێوە لە شێوەکان ینی بتوانن کە خۆیان ببینەوە لە ناو ینی ئۆرگانەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستانە و بتوان خزمەتی خۆیان و دەوری خۆیان ببینن ئەوە ڕەنگە بەشێ لە مەسەلەکە حەلەکە چونکە بەڕاستی تەبیعەتی هەموو حیزبێک وایە بە تایبەتی ئەمە وەکولایەنێکی ئیسلامی ئەو کەسایەتیانی کە دامەزێرەنەری ئەم حیزبە بوون هەر کام بۆ خۆیان یا بڵین یەکەیەکە بیانگریە بە کۆمەڵ بیانگری یعنی دەتوانی بڵێ ئاستێکی باش متمانە یا با بڵین قبول هەیەە لە ناو ڕێزەکانی یەکگرتووە ڕەوانەی حتا ئەگەر خۆشمان زۆرمان ئامادەی ئەوەشمان هەبێ کە باڵین دەست لە کارپێشینەوە جاری وهای ئەوان ڕازینین وازانە ئەگەر ئێمە دەست لە کارپێشینەوە حیزبەکە لاوازە بێ بەس لە هەموو کە حاڵەتێکە من ڕام وایە کە ئێمەی ئەمانەیمان کە لە سەرکردایەتین ئەمانی کە دەدامەزرێنەر بووین و ساڵانێکی زۆرەوە 18 ساڵە سەرکردایەتی ئەم حیزبەکەین ینی خۆمان ئامادەیی نەفسی و فکریمان ئەگەر بۆ دروست ببێ بتوانین خۆمان بینە بەشێک لە چارەسەر و لە هەمان کاتە ڕێخستنەکان و لاوان و هەموو ئەو خەڵکە هەوڵ بین ڕازیان کەین قەنەعەتیان پێ بکەین کە ئەگەر ئێمە لە پۆستی ڕسمی حیزبی شانەبین معنایەوە نیت دەست لە یەکگرتووە هەڵەگرین بەڵکو هەر بەدەم یەکگرتووە بین با تۆمەڵێک گەنجی باش گەنجی لێ هاتوومان هەیە ئەو کۆمەڵە گەنجە بێنە پێشەوە ئەوان بتوان دەوری خۆیان بین و ئێمەش ینی لە دوعای خێرەوە بگرێت تا ئاگاتە هەر جۆرە با بڵین پشتگیرێکی معنەوی ئەتوانین پشتگیریان بکەین بە فکر بە هەموو شتێک زۆر باشە مامۆستا من بۆ خۆم لەگەڵ ئەو فکرەیەم بەڵێ ئەو ڕێژەی کە تۆ باسیەکی لە ناو سەرکردایەتی
یەکگرتووی ئیسلامی کوردستانە کە ڕژێکی کەم ئەو تۆ پێ دوایە تا ئێستا وەک پێویست نییە ینی هێشتا ماوێتی ئەمە ئەو لێ بپرسم ینی دەست لە کارکێشانەوەی چەند کەسایەتێک لەناو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەگەر دیارترینیان ئێمە باس بکەین مامۆستا عەبدوڕەحمان سدیق تا چەند پەیوەندی بە نائامادەیی سەرکردایەتی یەکگرتووە هەبوو بۆ ڕیفۆرم و چاکسازی لەناو حیزبەیە این بێگومان بەشێکی پەیوەندی بۆەوە بووە بەڵێ بێگومان پێشێکی پەیوەندی بووە ینی ناتوانین بڵین تەواوی ئەو بڕیارە پەیوەندی بۆەوە هەیە ینی هەمووی نا بەڵام بەشێکی حتمما پەیوەندی بەوە هەیە بەڵێ بەلایکەم بەڵێ کاتە ئومێدەکانیش بۆ چاکسازی لەم کۆنگرەیە لە کاتێکدا و سەرکردایەتیە ئێستا یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڕێوا بە ڕەنگە ئومێدێکی زۆر لاواز بێت وەڵا ناڕم بڵانگە زۆر لاواز دقیق نەبێ بەڵام ینی ئێستا ئامادەکاریەکە هەیە ناتوانانی بڵێ نییە ئامادەیەکە هەیە بەڵام تا ئەمڕۆ بڕای من ئەو ڕای منە لەوانەیە برایترە بێ ڕایوانە بێ بەڕای من تا ئێستا لێش تا وڵی گەڵاڵە نەبووە بچێتە دۆخێکیوە فوکە لە ئاسی پێویستا بێ بەڵام بێگومان ئەوەش تا ڕادێک چونکە 5 مانگمان ماوە ئەو 5 مانگە بێگومان ینی ئەوش بۆ خۆی وەختێکی مناسیبە کاتوانرێ بەو ئاراستە ببرێ من ئومێ دەکەم بڕاتە ئاستێکی وە کە ئاستێکی مناسب بێ بەڵێ زۆر باشە ئەو پرۆژەیە کە تۆ ئامادەت کرد و باست کرد تا چۆن خاڵە سەرەکی و گرنگەکانی پێیوەستە بە مەسەلەی چاکسازی لەناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە و تا ڕادێک هێنانە پێشەوەی کەوادری گەنج لەو حیزبا بۆ ناو سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بڵێ وەڵا من ئەو پرۆژەی کە تەقدیمم کردووە ینی ئەتوانی بڵێ بەڕای خۆم تەوان تا ڕادەیەکی باش ئەو مەرج و ئەو بنەمایانم لە بەرچاو گرتووە کە ئەو گۆڕانکارانم بەرچاو گرتووە کە ئەگەر بێت و ئەوانە بکرێن فعلەن یەکگرتووە چێتە قۆناغێکی وەهاوە کە ینی بتوانێت بێتە حیزبێکی سیاسی پێشکەوت و کارا لە ساحەکە چونکە مەسەلە من چەند مەرجێکم چەند بنەمایەکم داناوە بۆ ئەو گۆڕانکاریانە بۆ نمونە مەسلەی بە دیموکراتیزەکردنی باشتری حیزب ڕێگەدان بە مەسەن بە ڕاوڕای جیاواز ئیجتیهادی جیاواز و حتا مەسەن ڕێگەدان بە ڕەخنە لە خۆگرتن ڕەخنەگرتن لە ناو حیزب تەبیعی بێ و لە هەمووی گرنگتر من داوای ئەوەم کردووە کە ینی پۆستە حیزبەکان هەر هەمویان لەسەرەوە بۆ خوارەوە هەمویان خولی دیاریکراوی هەبێ مەسەن 2 خول یا 3 خول لەوە زیاتر نەبێ بۆ ئەوەی چونکە ئەوە بەرەزانە مەرجی ئەساسی بنەڕەتی بۆ ئەوەی کە هەر ئۆرگانێک هەر ڕێکخراوێ هەر موسسەیەک هەر حیزبێک نوێبوونەوەی بەردەوامی تا هەبێ مەرجی ئەساسی ئەوەیە کە ینی مانەوە لە پۆستەکانە سەرکردایەتی بێ ینی سەرۆکی حیزب بێ سەرکردایەتی بێ مەکتەبی سیاسی بێ بەرپرسیارەتی هەر ئۆرگان لە ئۆرگانە حیزبەکان بێ مەرجەکەی ئەوەیە بەڕاستی مەرجی ئەوەی تابێت کە لە خولی دیاریکراو تێپەڕ نەکە ئەویش دوان یاسیان لەوە زیاتر تێپەڕ نەکە ئەوە مەرجێکی ئەساسی ئەوە ینی من ئەوە کردوەتە یەکێ لە مەرجەکان مەرجێکی تر ئەوەیە بە دامەزراوەی کردن یان یەکگرتووی ئیسلامی کوردستان ینی سیستەمی بە دامەزراوەی کردن پێڕۆ بکە بە دامەزراوەی وەها کە هەر دامەزراوی خۆی ئەوە نا ئیمکانات و پێداویستی بخرێتە بەدەست کە بتوانێت خۆی چی لە ڕووی تەخەسوسیەوە یا چی لە ڕووی تەنفیزیەوە بتوانێت ئەرکی خۆی بەجێبێنێ مەسلەی لامەرکەزیەت من داوام کرد لامەرکەزیەت لەسەر ئاستی پارێزگاکان و قەزا و ناحیەکان لامەرکەزیەت ینی پێڕەو بکرێت بۆ ئەوەی ئەم خۆناغب ینی ناکرێت هەموو شتێک هەر مرکزی بێت تەمان کە مرکزی بوو تەبیعەتی وایە هەموو شتێک سەرکردایەتە مەکتەب سیاسی عادەتە خۆل لەچێتەوە لای بەرپرسی یەکەمی حیزب تەبیعەتی وایە تەمان لەم هەلومەرجە گۆڕاوە کە هەیە لە ساحەکە ئاسان نییە ینی ئەو هەموو گۆڕانکاریان ئەو هەموو ڕووداوانی ڕۆژانە ڕووەدا لەسەر ئاستی پارێزگاکان هەمووی بە یەک شێوە ینی ئیدارە بکرێت لەبەرەوە پێویستی بە لامەرکەزیەت هەیە یەکێ لە داواکاریەکانی کە من کە کردومە ئەویژەوەیە کە بەڕاستی ئەم نەمەتە کە هەمان لە حیزبایەتی ئەم نەمەتە دەستکاری بکرێ چونکە بەڕاستی ئەمەی کەیسە هەیە یعنی توانین بڵێ تەقلیدی پارتیەکێتیمان کردو پارتیەکێتی چونکە ینی ئیمکاناتی سەرۆت و سامانی توانین بڵێ هەرێمیان بەدەستەوەی ئەوان توانیویانە بە ئیسفادەکردن لەو داهات و لەو سەرۆت و سامانی وڵات توانیوانە لە هەموو قەزا و ناحیەکانە توانین بڵێ لە هەموو کۆڵانەکانیشە بارەگایان هەبێ مؤسساتیان هەبێ شتیان هەبێ و بێگومان خەڵکێکی زۆر معاشی هەبێ بێگومان ئەوە بۆ حیزبێک و یەکەوەکو یەگرتو ئاسان نییە
کەمە داهاتێکی محدودمانێ بازێکی کە لە حکومەت و بازێکی داهاتی بتوانانی بڵێ سەرەکی ئەوەیە کە ئەندامانی خۆمان بتوانین یارمەتی ئەو حیزب بدەن طبعا ئەم هەموو بارەگایە ئەم هەموو کارمەندە ئەم هەموو کادرە حیزب متفەڕێغە بەڕاستی ئاسان نییە هەتوانی بڵێ هەوەشێکی لە خاڵە لاوازەکان و داوای ئەوشم کردو هەر لێسۆ بەرنامە دامڕێ بۆ ئەوەی ئەم نەمەتە دەستکاری بکرێت گۆڕانکاری تا بکرێەوە خەرجی کەم بکرێتەوە و هەروە گەلێ ینی داواکاری ترم کردووە ئەوانە ئەگەر بێتە کایەوە زانم قەناعەتی زۆرێکیش لە ئەندامانی سەرکردایەتی و دەرەوەی سەرکردایەتیش ئەتوانی بڵێ بە شێوەیەکی مەبدایی قەناعەتیان لە زۆر لەسەر ئەو شتانەیە ئەگەرچی بە ڕێژەی جیاجیا بە شێوەی جیاجیا بەڵام ماوەتەوە کە ینی بتوانرێ لیژنەکان ئەو لیژنانی کە دانراون و لە پێش کۆنگرە سەرکردایەتی بتوان بگەنە ئاستێکی باش لەو گۆڕانکاریان تا چۆن ئومێدە بەوەیە کە ئەو پرۆژەی تۆ لە ناو کۆنگرا کاری لەسەر بکرێت بە جددی بیری لێ بکرێتەوە کە پێڕۆ بکرێت وڵایت بێگومانۆکو وتم ینی بکو من ئەو ئەفکار و بازشتم پێشکەش کردووە هەند چەند بە ڕێزێکی تریش ینی لە ئاستە جیاجەکانە هەم پرۆژیانێ هەم پێشنیاریان هەیە ینی پێشنیاریان کردو لەو بارەوە بە هەموویەوە توانی بڵێ خۆ ناگەوێت تەنها ینی ئەحتمالکە سەرڕئی من یا ڕێی کەسێکی تر بێ هەموو ینی کۆدەنگێکی لەسەر دروست بێ بەلای کەم ڕای زۆرینەی لەسەر دروست بێ ینی ئومێ دەکەم کە بگاتە ئاستێکی باش زۆر باشە مامەسەلەوە ڕابردووە دەموبەسی ئەوە هاتە ئاراوە کە گوایە گرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان بەنیازی یەکگرتنان دوایی پەرچەکردداری یەکگرتووی ئیسلامی کوردستانمان بینی کە بە ئاشکرا ڕایگەیان نەخێر یەک ناگرین و لەبەرەوەی ئێمە لە ڕووی فکریەوە دوورین لەیەکەوە بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان یەک ناگرن بەڵام حەزەکەم وەڵامەکە تەڵگری بۆ دایان ناوبڕێکی کورتەوە گەڕێنەوەلات